هەرچەندە پرسی گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بەغدا کاردانەوەی بەشێک لە فراکسیۆنە کوردیەکانی لێکەوتۆتەوە بەتایبەت پارتی کە بە پێشەلکاری دەستوری ناوی دەبات، بەڵام ئەو کۆدەنگیە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە کاری لەسەر دەکرێت و دەیانەوێت لە بودجەی ساڵی 2021 عراق موچەی فەرمانبەرانی هەرێم جێگەی بکرێتەوە. بەردەوامی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرڕایبوونی چەندین سەرچاوەی داهاتی وەک فرۆشتنی نەوتی هەرێم و گومرک و داهاتی ناوخۆ و پارەی بەغداد، دوو گەندەڵی بێشوماری سەرچاوەکانی داهات و تەنانەت ونبوونی بەشێک لەو پارەی کە لە حکوومەتی عێراقەوە دەنێردێت بۆ هەرێم. سێ دواخستن و لێبڕینی بەردەوامی موچەی فەرمانبەران چەندین ساڵە بەردەوامە. چوار خواستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ پێدانی موچەکانیان ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە. لە بەرواری 18 2020 بەشێک لە پەرلەمانتاران یادداشتێکیان ئاراستەی پەرلەمانی عێراق کرد سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێم کە واژۆی هەزاران مامۆستا و فەرمانبەری هاوپێچ کرابوو. هەرچەندە پارتی بە دیاریکراوی ئەوە ڕەت دەکاتەوە پێی وایە گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بەغدا شتێکی نایاساییە، بەڵام شارەزایەکی بواری دەستوری دەڵێت ئەوانەی دەڵێن ئەم کارە نایاساییە ئامادەیە بە یاسا بۆیان بسەلمێنێت کە هیچ نایاساییەک لەم داواکاریەدا نییە و دەکرێت لە بودجەی ساڵی 2021 عراق جێگەی بۆ بکرێتەوە. بەداخەوە هەندێک لە پەرلەمانتارانی پارتی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان باسی ئەو بابەتەیان کردو کە ئەو بابەتە نادەستوریە، ئاماژەیان بە دوو مادەی دەستور کردووە، ئەوش مادەی 117 و مادەی 121 دەستورە. بۆ ئاگداری بەڕێستان مادەی 117 باسی ئەوە ئەکات کە دەستوری عێراق دان بە هەرێمی کوردستانەدا لەگەڵ ئەو دەسەڵاتی کە هەیەی وەکو هەرێمێکی فیدرالی. مادەی 121ش لە بڕگەی دووەمە باسی ئەوە کات کە حکومەتی هەرێم دەسەڵاتی ئەوەی هەیە تعدیلی ئەو یاسا ئیتیحادیانە بکە کە لە بەغا دەرەچێ کە لە چوارچەوەی هەرێم جێبەجێکرێ، بەڵام ئەوەیان لەبیر چووە لە ناو هەمان بڕگە و هەمان مادێ باسی ئەوەی کردووە بەمەرجێک نابێت دژی دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی ئیتیحادی بێواتە کە ئەگەڕینەوە سەر دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی ئیتیحادی لە مادەی سەودەیە زۆر بەڕوونی باسی ئەوەی کردووە کە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیە موچە دیاری بکە و موچە بدا و هەتا دوایی. خۆم بۆ خۆم ئامادەم هەر کەسێک ئەڵێ ئەو قسانەوانیە ڕوبەڕووی بوومەوە بە یاسا و دڵنیاشم ئەگەر ئەم بابەتە وەکو یاسا جێبەجێ بکرێ و حکوومەتی ئیتیحادی پابەند نەبێ پێوە زۆر ئاسایە ئەکرێت لە محکەمەی ئیتیحادی و لە هەموو شوێنەکانی تر پەنابەری بۆ سکاڵاکردن و بۆ جێبەجێکردن. پێشنیار کراوە موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ بودجەی ساڵی 2021 بە شێوەی کارتی بانکی کاری لەسەر بکرێت و پەیوەندی بە هەرێمەوە نەمێنێت، لە هەمان کاتدا ئەوە داواکاری زۆربەی موچەخۆرانی هەرێمیشە. بەڵام حکوومەتی هەرێم نەڕەزامەندی دەردەبڕێت و نەخۆشی ئامادەیە موچە بدات. پەرلەمانتارانی کوردیش لە بەغدا دەیانەوێت ئەو مافە بۆ موچەخۆرانی هەرێم جارێکی دیکە بگەڕێنەوە. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. ئاراستەی تەشریعی خۆی وەرگرتووە لە ڕێی ئەو نووسراوەی بەرزمان کردووەتەوە.